لا هێرشێکدا بۆ سەر کێڵگەی نەوتی ئەلعومەر لا دێرەزور حەوت ئەندامی هێزەکانی سووریای دیموکراتیکی ڕۆژاوای کوردستان شەهید کرا. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە لە بردومانێکی فڕۆکەی بێفڕۆکەواندا بۆ سەر کێڵگەی نەوتی ئەلعومەر لا دێرەزور کە گەورەترین بنکەی سەربازی ئەمریکایە لە سووریا حەوت شەروانی هێزەکانی ئۆپەراسیۆنی تایبەتی سەرباز سووریای دیموکرات شەهید بوون. ئەمڕۆ دووشەمە هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند لا هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوان کە ئەکادیمیایەکی مەشق و ڕاهێنانی لا کێڵگەی نەوتی ئەلعومەر لە ڕۆژهەڵاتی دێرەزور کردە ئاماج حەوت شەروانی سەر بە هێزەکانی شەهید بوون. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە هێرشەکە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی چەکدارانی سەر بە حکوومەتی سووریاوە ئەنجام درراوە. جاختێشی لەوە کردوتەوە کە وڵامدانەوەی سەربازی گونجاو بە مافی خۆیان دەزان. مقاومەی ئیسلامی لە عێراق هاوپەیمانی گروپە چەکدارەکانی بەرەبەرگری سەر بە ئێران و بەرپرسیارەتی بردومانکردنی ئەو بنکەی لە پارێزگای دێرەزور گرتۆتە ئەستۆ. مقاومە ئیسلامی لە بەیاننامەیەکدا کە لە تێلێگرام بڵاوی کردوتەوە ڕایگەیاندووە چەکدارەکانیان لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر کێڵگەی نەوتی ئەلعومەر کە لەلایەن ئەمریکیەکانەوە داگیر کراوە. بە گوێرەی زانیاریەکانی ڕوانگەی سووری بردومانەکە هێزی ئۆپەراسیۆنی تایبەتی سەر بە ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستانی لە ناو بنکەی ئەلعومەردا کردوتە ئامانج و بەو هۆیەوە حەوت شەهید و نزیکەی 18 برینداری لێکەوتوتەوە. بەڕێوبەری ڕوانگەی سووری ڕامی عەبدوڕەحمان بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندووە بردومانەکە بە یەکەم بردومان دادەنرێت لە دوای هێرشی ئەمریکیەکان لە سووریا و عێراق بۆ سەر بنکە و بارەگاکانی ئەو هێزانی سەر بە ئێرانن. ژمارەی شەهید و بریندارەکانیش ئاماژەن بە ئاستی مەترسی هێرشەکە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هێزە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراق و سووریا بەردەوام بردومانی بنکەکانی ئەمریکا دەکەن کە لەو ناوچانەدا دوای نیشیان بردومانکردنی ناوچەیەکی نزیک بنکەی تەنەف بوو لە سەرسنووری سووریا و ئوردن کە تێیدا 3 سەربازی ئەمریکی کوژراون. شەوی هەینی ڕابردووش ئەمریکا وڵامیدایەوە بردومانی ئەو شوێنانەی کرد کە پەیوەندیدارن بە ئێران لە ناوخۆی عێراق و سووریادا. لە ئاکامی بردومانەکانی ئەمریکا 29 چەکداری هێزەکانی سەر بە ئێران کوژران کە 9 چەکداریان سووری و 6 عێراقی و 6 چەکداریشیان سەر بە حیزبوڵای لوبنان بوون. دوای هێرشەکانیش دوو بەرپرسی سەربازی ئەمریکی بە CNN یان ڕاگەیاندووە ئەمریکا ڕۆژی هەینی لە سووریا و عێراق لە کۆی 85 ئامانج 84 ئامانجی لەناو بردووە.